ئێمە لە شوێنێکە ئاژین من وەکو وڵاتێکی شاری پێنجێن هەڵکەوتەی جوگرافیەکەی وایە ناوچەیەکی شاخاویە هەر لە ئێستاوە لە کۆتایی مانگی دە و سەرای مانگی یانزەوە هەتا کوونێ ناوەڕاستی مانگی چواریش لێرە ئەتوانین بڵین زستانە ساڵانە لێرە لە ناو سنتەری شار زیاتر لە 1 مەتر بەفر ئەبارێت ساڵانەیە یەک بەرمیل لێوتمان پێدرێ بە بڕەپارەیەکی زۆریش ئەو بەرمیلەنەوتە بەشی مانگێکیش ناکات ئەتوانم بڵێن بەشی 20 شەو ئەگەر بیش کات ناشی کات لەبەرێ ئەوەی لێرە بە بەردەوامی ئەبێتەوە ئاگر بگرێت لە ماڵتا و حکوومەتیش بێ باکە نەوتەکەش نادات پشتی شیکرێتەوە هەموو دارستانە جوانە کە خەڵگەی بڕێ خەڵکیش لە مەجبوریایی بڕێت لەبەر ئەوەی خۆی لە ئازیسترە لە درەختێک بۆیە خەڵک زۆری ئەتوانم بڵێم لە 180 شاری پێنجێن بەلادەکانیشەوە پەناباتە بەردار بڕین من خۆمێکێکم لەو کەسانە کە ساڵانە زۆپای داردانین داری تەڕ ئەبڕێ وشکە بڕێت گشت پێ بڕێت هێر کەسا کە سەر شخصەکە خۆی هەیە ویژدانی قبولی ناکە داری تەڕ ببڕێڵێ با سروشتەکە نەشەوێ هەیشە مەجبورە لە خۆداری وشکم دەست ناکەوێت تەڕەکەژە بڕم حکومەتیش بێ باکە ئێمە لە شوێنێکە ئاژینیانی ئەم هەرێمی کوردستانە بەعام هەموو ئیشەکانمانەوێت بە فشار بێت لەسەر حکومەت هەتا خۆی پیشاندان نەکرێت هەتا فشار دەکرێت سەر حکومەت یعنی بۆ حکومەت نایە بۆ بە فشار بێشتەکە ئێمە لە شوێنێکان یعنی ئەتوانم بڵێم کەرکووک چۆنە لە نەوتا بۆ حکومەت ئێمە وای دوو مەرزێکی نێودەوڵەتیمان هەیە مەرزێکی ڕسمیمان هەیە سەیران بن و باشباخ کە ڕۆژانە ئەتوانم بڵێم بە سەعات داهاتێکی زۆری هەیە بۆ ئەم حکومەتە ئەی بۆ ئەم شارە بێنازە بۆ پشتیان کردێتە ئەم شارە خۆ خەڵکی ئەم شارە ئەگەر یەکگرتو بێت ئالی بە ئەو ڕێگەیان لێ بگرین بەخوا لە یەک ڕۆژان زەریری ئەوەیان لێ دێن کە بە ساڵێ بۆیان قەرەبوو نەکرێتەوە جا من بۆیە لە ڕێم کەناڵەیەوە داواکەم لە خەڵک داوا ناکەم لە حکومەت چکە حکومەت هیچی پێ ناکرێت داواکەم لە خەڵک یەکگرتو بن بۆ داواکردنی مافەکانی خۆیان بەخوای گەورە ئێمە ئەم شارەیەک بگرین داوای مافی خۆمان بکەین نەک پێویستەکە داوای نەوتەکە بکەین خۆیانی هێنن کەن بەرمیلەکەەوە لە ماڵەوە بۆمان